بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی گەنج دەکەین لە کۆمەلگای موسڵماناندا بزانین گەنجان چ ڕۆڵێک دەگیرن لە کۆمەلگادا و بە تایبەتی تر لە هەرێمی کوردستان کە سوپاس بەخوا زۆر گەنجی بەتوانامان هەن دەتوانن کە گۆڕانکاری گەورە بکەن و چی بکرێ بووی کە لەم کۆمەلگا موسڵمانانەدا زیاتر ڕۆڵی گەنج بەرجەستە بکرێت. گفتوگۆی بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا بەرهەم سەروەر کە بەڕێزیان هەم قورآن لەبەرن هەم چالاکوان لە بواری گەنجانیشدا. مامۆستا بەرهەمیان خوا بەخێر بێن. بەخێر بێت. لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پێویستە یاخود لە دیدی قورآنی پیرۆزەوە پێویستە گەنج چۆن بێت، دەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ کۆمەلگادا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. بشكل دسوشيان برنامجات عندكم خيرا موفق وسلامتان كا. طبعا جرينجي جنش لا عيني بيروزي إسلاما جرينجي زوري بيدرا وبتابتي لقرآني بيروزا سيركي خوي برجار لا باري أصحاب الكهف فرمي إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. يعني وأنكم على جنجان يكبون إيمانيا بخوي برجار هنا وإهمش يعني زياتر هدايات مادان أو جنجانات شيئا كرت دعويان ولا يخوي برجار كرت وربطنا على قلوبهم إذ قالوا ربنا رب السماوات والأرض. باشا يعني خوي برجار فرمي إيما دلكانيان ما نشسباو كرت هستانوتيان إيما خوي أسمان كانوا زوية لن ندعو من دونه إلها هيج تكنافرس إلا خوي برجار نبت هاوار هيج كسيكناك إلا خوي برجار نبت تنها إيمان بخوي برجار سيركي لا أهتي كترا خوي برجار لباري إبراهيم وفرميك أو كاتيك بتكاني شكانت كافر كانوا تانشي قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم إما جمعا لجين جيكبو باسي بتكان يكري ما بس هو جنج لا كومالجي إسلامية دوري زور قبري هي وبيغمري خاش عليه الصلاة والسلام جرينكي زوري بجنج داو حتى بيا مجواني إسلام كا قشتوة تدس إما براسي جنج جياندي هم بيغمري خو عليه الصلاة والسلام لبيغمري خو عليه الصلاة والسلام ودس بيبكا هتاوكو إمامي أبو بكر هتاوكو إمامي عمر هتاوكو إمامي عثمان رضي خوي فرقاريان لسربي إمامي علي أم جنجانبون دعويان جيان دا جيهان أم جنجانبون كا دعويان سرخص كومالا جنجيبون سرتاك دسيان بيكر لمالي أرقامي كر أرقام وكا دعوان كربو إسلام دعوان كربو أم دينا باكا أم دينا باكيان جيان دا إيما لبروا جنج جرينجيكي زوري هي بيغمري خو عليه الصلاة والسلام فرميه لقيامة لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع دوبي هيش كسك ناجي والله حتى وكو تشوارش دي لينا برسته إيش لوانا تشيا عن شبابه فيما أفنى تمنكي وبتايبتي تمني جنجيتي تمني جنجيتي لشيا سرف كرت إما ببيري لخو ممكنو وكو جنج آية لم دنيايا شون أي بين سر بشي أي بين سر أم جنجاتي ما بد لشيا سر فكين زور باش جماعة صبرا بام بمسر أوا ببيدات أو أمريكان كومالجي الرشحلات وبتابت كومالجي كردي سواز بخوا كومالجي كي جنج يعني جماري كي جنج زوري تاع الحمد لله وكولاتاني أوروبا والرش أوانية كومالجي كي بيرنو بدست نبوني جنج وأنا علنا گەنجی ئێمە تۆ ئەس لە دەسەڵات و حکومەت و ئەوانە بێنە ئەوە هەموو کەسێکی ئیهمال و فەرامۆش کردووە بەس گەنج خۆی تێگەیشتووە کە چ گرنگیەکی هەیە چ مەهامێکی هەیە و ئەتوانێ ئەو ڕۆڵە ئیجابی خۆی لە نێو کۆمەڵگەدا بجێڕێ. من باس لە شێوازە گشتیەکەکەم یانە بەداخەوە بەهۆی تەکنەلۆژیا و ئەم سمارتفۆنانەی کە بەدەست گەنجانەوەیە گەنجان کەوتونەتە زەلکاوێکەوە کەوتونەتە وەسعێکەوە کە ئاگیان نە لە خۆیان ماوە نە لە چواردەوریان ماوە. بەتەئکید بەڕاستی بەداخەوە ینی کۆمەڵگەی ئەم ڕۆای لێ هاتووە گەنجەکانی بە شێوازێکن ینی نا ینی زۆربەی باسەکەم ئەلحەمدولیلا کەسی زۆر باشیشمان تایە بەڵام هەندێکمان هەیە بەڕاستی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە وای لیان کردووە
ئاگایان لە دین ماوە نە لە دنیا نە لە دین بەڕاستی یعنی گەنجی ئەمڕۆ بەداخەوە بەشێکی زۆری سەیرەکەی هیچ لە دینەکەی نازانێ هیچ لە دنیا شارەزانیە ئێ باشە تۆ کە تۆ خۆت بە ئومەتی محەممەد دەزانی عەلەیهی سەڵات وەسەلام کە تۆ خۆت بە کەسێکی موسڵمان دەزانی خۆ بێ ئاگایەکت لە دینەکەت بێ ئاگایەکت لە قیەمی کۆمەلگاکەت بێ ئەبێ کەسێک بی هەم لە ڕووی خۆتەوە هەم لە ڕووی چواردەورەکەشتەوە ئەبێ ڕۆڵێکی ئیجابیت هەبێ لە بەڕێوەبردننی کۆمەلگایە بەڕێوەبردننی ئەم داعوەیە ڕۆڵێکت هەبێ کە بەڕاستی دوو ڕۆژیکە خەڵک ڕەحمەتت بۆ بنێرێ خەڵک بڵێ وەڵاهی فلان گەنج بەڕاستی یاڕەبی خوا خێری بنووسێ فلان کەس یاڕەبی خوا خێری بنووسێ بەڕاستی دەستی دار بوو لەم کۆمەلگەیە جێ دەستێکی جوانی هەبوو بەڕاستی بەداخەوە ئێمە ئەبێ وەکو خۆمان من لە خۆمەوە دەست پێ ئەەکەم ئەبێ وا بکەین هۆشیاریەک لە گەنجا پێیا بکەین هۆشیاریەک لە گەنجا پێیا بکەین گەنج بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەناڵەکان هەنێشیان وایان لەگەڵ گەنج کردووە گەنجیان بێئاگا کردووە هەم لە کاروباری دنیایان هەم لە کاروباری دینیان بەتایبەتی لە کاروباری دینە ئەسڵەن گەنجی ئەمڕۆ یعنی کە بیرەکەیتەوە هیچ شارەزان نییە لە دینەکەی هیچ یعنی ئامادە نییە کە شتێک لە دینەکەی فێر بێ کەم تەرخەمیە مامۆستا بەرهەم بوونی ئەم بۆچوونە جیاوازانە یاخود بوونی تاقمی ئەوانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بەرجەستە دەکەن مامۆستایان هەر کەسێکی دیکە کاریگەری هەیە لەسەر گەنج لەسەر بیر و بۆچوونی گەنج یاخود زۆر جار بێتە مای تەفرەقە لە نێوان گەنجانیشدا بەڵێ بەڕاستی کاک دانیێرگیان یعنی ئەمڕۆ گەنج ئەبێت یعنی وریا بکرێنەوە وشار بکرێنەوە ئەبێت وان لێ بکرێت یعنی لە تەفرەقە و بەشبەشی دوور بخرێنەوە وان بکرێت یەک بخرێن ئەو گەنجانە یعنی ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ بەداخەوە هەنێکی سێرەکەی ئەگەر کابرا بە ناوی دینیشەوە بێ سەرگە هەرێکی لە بابەتێکە هەرێکی لە یعنی لە شێوازێکە ئێمە ئەبێ وا بکەین بۆچی لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەنج هەمووی یەک بوو ئەو داوای چۆن گەشتە ئێمە بە یەکبوونی گەنجەکانمان بە یەکبوونی ئومەی ئیسلامی چونکە هەر هەمویان پێشەوەکەیان کێ بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەمویان بە قسەی یەک نەفەریانە کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بەڕاستی ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ هیچ ئاگای لە سیرەت و ژیانی پێغەمبەر نەماوە عەلەیهی سەڵات وەسەلام هیچ ئاگای لە ڕەوشت و ژیانی سەحابە نەماوە گەنجی جاران گەنجی سەردەمی سەحابە و تابعی خۆیان فیدا کرد بەڵام گەنجی ئەمڕۆ یعنی هیچ ئاگای لە دینەکەی نەماوە هیچ ئەوە نەماوە کە بەڕاستی هەوڵێک بدا هەم بۆ خۆی بەڕاستی بۆ دنیاکەی خۆی و بۆ قیامەتیشی بۆ ئەوەی سوودێکی هەبی بۆم کۆمەڵگایە بەڕاستی ڕاستانە هێندەی سەرقاڵی خۆڕازاندنەوە و جلوبەرگ و هەندێک لەوانەی خوا پێداون سیارە و هەمامەسا ئەمانن لە نێو کۆمەلگای هەندە خەریکی خۆڕەشنبیکردن نین من ئەم شەو لەسەر ئەم تەوەرەی بەڕستان لەو گروپی کە بڵێن پێشکەشکارەکان و ئامادەکارانی ئەم بەرنامەی هەمانە قسەم لەسەر جەنابەت کردوتم ئەم پیاوە باشتێکی ببینین ینی من بە خزمەتت نەگەیشتم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی کاکدانیار لینکی پلاتفۆرمێکی تۆ کە لە فەیسبوک ئەکاونتێکت هەیە ناردی من سەیرم کرد یعنی بەڕاستی ئینسان خۆشحاڵە بێ بەڕاستی کە گەنجی کەمان هەیە لەوە چێ دوای 6 مانگی تر ئەو پۆستانی کە کردوێتی ئەسڵ لە ڕووی نێ هەر خۆشی سەیری کاتەوە یان ئۆنلیمی کاوای لێ بە کەس نەیبینێ بۆ نمونە یان شەڕی زیاتر بێ بەڵام ئەوانی جەنابێت هەموو یان بەرنامەیە یان وتاری مامۆسایانی بەڕێزن کە ئەم کۆمەڵگەی ئاڕاستەکەن قسەکەی من لەوەیە مامۆسا بەرهەم ینی گەنج قیچێکە با سۆشیال میدیاش بەکار بێنێ با سمارتفۆنیشی پێ بێ بەڵام بزانێت چۆن بەکاری هێنێ ینی ئەو ئاەتی کە ئەفەرمێ هیچ وشەیەک لە دوولێوتان نایەتە دەرەوە لەسەرتان ئەنووسرێ هیچ کردەوەیەکیش لەسەر ئێمە کە ئەڕوا بەڕاستی لەسەرمان ئەنووسرێ بۆ باش نەکەین بۆ خراپ بکەین وانە حتمما بەڕاستی برای بەڕێزم ئێمە وەکو خۆمان ئەبێ وا بکەین یعنی ئێمە هەر وای لێ هاتووە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان معلومی جەنابتانە بۆ تە شتێکی حتمی زۆربەی خەڵک بەکاری هێنێ چونکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی ئێمە مەسئولین لەسەری لە قیامەتە پرسیارمان لێ ئەکرێ وەقیفوهم ئینەهم مەسئولون
ڕایەنگرن ئەوانە بەرپرسی لەسەر چی تۆ بۆ نمونە من لە تۆڕە کۆمەڵایەتەکانە شتێک بڵاوەکەمەوە ئەگەر ئەو شتێکی باش بێ ببێتە مایەی هیدایەت بۆ یەک نەفەر ئەوە ئەبێتە سەدەقەیەکی جاریە بۆ من بۆ قیامەتم بەڵام ئەگەر بەداخ ینی بەعکسەکەی بێ من شتێک بڵاوکەمەوە شتەکە شەڕ بێ گەنج بەلا ڕێیابەرێ شوبها بڵاو بکەمەوە وا بکەم گەنج بەلا ڕێیابەرم گەنج وا لێ بکەم تووشی سەرگەردانی بکەم تووشی تاوانی بکەم تووشی ماڵوێرانی بکەم یعنی هەم بۆ خۆم هەم بۆ خەڵکیش زەرەرمەندە هەم بۆ خۆم ئەگەر ئەبێتە شەڕێکی نەبڕاو بۆ خۆم هەم بۆ گەنجی دوو گەنج گومڕاوکەم بەڕاستی ئەمە یعنی هەم خۆم تاوانبارم ینی کەسی وامان هەیە کاک برای بەڕێزم ینی هەم خۆی مەسەلەن ئەوە خۆی هیچ مەسەلەن گوێ لە شتی خراپەگرێ بۆ نمونە ڕادیۆیەکی داناوە کەناڵێکی داناوە یان فەیسبوکێکی داناوەشی تا بڵاوکات وشتی خراپی تا بڵاوکات نازانێ ئەمە ئەبێتە حجەیەک ئەبێتە بەڵگەیەک لەسەری لە قیامەتە ئەوکە خۆت فەرمووت خۆی پەرگارە فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد من کە ئێستا لێریا قسە بۆ ئێواکەم سوێن بەخۆ هەموو قسەکانمە نووسێ هەمووی ئەنووسرێ ئەگەر باش بڵێم ئەوە خۆی پەرگار بۆ باشە بۆ منووسێ ئەگەر کەسێکیش بم کەسێکی خوا نەخواستە خراپ بم کەسێک بم گەنج بەلا ڕێیا بەرم گەنج وا لێ بکەم لە دینەکەی دووری خەمەوە تووشی شوبهەی بکەم تووشی گومانی بکەم ئەوە بێتە خراپەیەک و ئەبێتە قڕبەسەریەک بۆ خۆم لە قیامەتە ماوەسە بەرهەم باست لەوە کرد کە پێویستە گەنجان شارەزایەکی باشیان هەبێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە فەرمودەکان لە قورئانی پیرۆز بەڵام ئەبینین زۆر ڕۆچوون یا زۆر شارەزابوونی هەندێک گەنجان دەبێتە مایەوەی کە بەرەنگاری کۆمەلگا ئەبێتەوە بەرەنگاری ئەوە بێتەوە فڵانە کەس ڕەتەکاتەوە ئەو بە کافردانێ ئەوە عنی زۆر بینیمانە لە سۆشیال میدیا لە زۆر شوێنی دیکە ئەمە تا چەند کاریگەری خراپی ئەبێت لەسەر گەنجان لەسەرەوەی کە تۆ هەموو کەسە پێ ینی ڕەفز بێتەوە بەس تەنها خۆتە پێ ڕاست بێت تەنها ئەوەی کە خۆت وەرەگرتۆ لە دینەکە ئەوە وەربگری ینی کۆمەلگا و گەنج هەمووی ینی بخیتە گۆشەیەکە و خۆت و تاقمەکەت ینی لە گۆشەیەک بن برای بەڕێزم کاک دانیەریان وەکو باسم کرد ئێمە ئەبێ داوە بەلای خۆی پەرگار بکەین خۆی پەرگارە فەرمێ قل هذه سبيلي نافەرمێ سبلی سبيلي أدعو إلى الله على بصيرة ئەمە ڕێگاکەی منە ڕێگای خۆی پەروەردگار یەک ڕێگایە بەش نییە تاقم نییە ڕێچکە نییە سبيلي أدعو إلى الله داواکەم بۆ لای خۆی پەرگار لەسەر چی بە قسەی بەرهەم بە قسەی فڵانە مامۆستا بە قسەی فڵان فیسارە مامۆستا نا على بصيرة لەسەر چاوڕۆشنی چییە قورئان و فەرموود قورئان و سنەت ئێمە ئەبێ دەست بگرین بە قورئان و سنەتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ڕۆژگارێک دێ بەسەرتانە سەردەمانێک دێ بەسەرتانە بەش و جیاوازی لە کۆمەلگایە دروستە بێ دووشتم بۆ بەجێ هێشتون تەرەکت فیکم شەیئین لەن تەضیلوا ما ئین تەمەسەکتم بهیما گومڕا نابن ئەگەر ئێوە دەستی پێوە بگرن ئەو دووشتە چی و چییە کتاب الله وسنەتی قورئانەکەی خۆی پەروەردگار ئەمە یەک سنەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عضوا عليها بالنواجذ دەست بەو قورئان و سنەتەوە بگرن بە کاکیرەکانتان بیگرن دەستی پێوە بەتوندی دەستی پێوە بگرن ئێمەی کۆمەڵگەی گەنج بە تایبەتی بۆ مامۆستا بەڕێزەکانمان بۆ بانخوازە بەڕێزەکان ئەبێ داوە بۆ لای خۆمان نەکەین داوە بۆ لای خۆی پەروەردگار بکەین خۆی پەرگارە فەرمێ أدعو إلى الله على بصيرة باشا داوە بەلای خۆی پەرگار بکەین نەک بۆ لای ئەو بیر و باوەڕ خۆمان ئەمان ڕێکخراوێک نەک بۆ لای کەسایەتیەک نەک بۆ لای شەخصێک نەخێر تەنها بۆ لای خۆی پەرگار ئامۆژگاری خەڵکی بکەین لە خراپە بێ دووریان خەینەوە بە تایبەتی گەنجی ئەمڕۆ
يعني ئەگەر ئێمە ئامۆژگاری نەکەین خەڵکی هەیە ئامۆژگاری بکە ئامۆژگاری چیەکە ئامۆژگاری خێرێکە نەخێر ئامۆژگاری شەڕیەکە باشدا کەواتە با من لەسەر ئەم قسەی لە جەناب وەرگرم و دوا پرسیاریش مامۆستا بەرهەم جەناب بدووک و گەنجێک کە سوپاس بۆخوا جێپەنجە دیارە لە کۆمەڵگەی کوردیا خۆی پروردگار بەرەکەت خاتە تەمەنتەوە ئامۆژگاری و نەسیحەتت چییە بۆ گەنجان چ لە کوڕان چ لە کچان بەچی خۆیان سەرقاڵکەن لە چی خۆیان بە دوور بگرن بە کورتی سواز دەکەم بەڵێ وەڵاهی برا بەڕێزەکەم ئێمە ئامۆژگاری بۆ گەنجان ئەوەیە کە دەست بە قورئانەوە بگرن چونکە بەڕاستی قورئان سەرچاوی ژیانە قورئان ئەوەیە کە بەڕاستی پێویستەکە گەنج خۆی پێوە سەرقاڵکە یعنی ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ بۆچی یعنی لە دین دوورە لەبەرەوەی لە دینەکەی شارەزانیە دەستی نەگردووە بە قورئانەوە دووەمیان دەستگرتن بە سونەتەوە خۆ فێرکردن لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لە چیش دوورکەونەوە لە کۆمەڵ خەڵکانێک دوورکەونەوە کە بەلاڕێتانە ئەبن چاواشەتانەکەن لەو کتێبانە ئیتر کتێب بێ شرید بێ هەر شتێک بێ کەناڵ بێ تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ لەو کەسانە دوورکەونەوە لەو شتانە دوورکەونەوە کە تووشی شوبهەتانەکەن تووشی لادانتانەکەن دەستگرن بە قورئان و سونەتەکەەوە چکە بەڕاستی هەر کەسێک دەست بگرێ بە قورئان و سونەتە ئەو کەسە سەربەرزە هەر کەسێکیش لە قورئان و سونە دوورکەوێتەوە ئەو کەسە سەرشۆڕ و سەربەرز یعنی سەرشۆڕ و سەرکزە و کۆمەڵە خەڵکانێکشمان هەیە الحەمدولیلا بە تایبەتی پامێکشمەی بۆ نابینان هەرچەندە لەوەی درێژیش بێتەوە بە تایبەتی نابینان ئێمە پێویستە زیاتر وەکو گەنجی نابینە وەکو تاکی نابینە پێویستە زیاتر دەست بە دینەوە بگرین زیاتر هەوڵ بدەین ڕۆڵێکمان هەبێ لەم کۆمەلگایە چکە بەڕاستی کەسی نابینە تاکی نابینە نابێ لە نێوانی چوار دیوارە تەنها بمێنێتەوە و من دەستخۆشی لە مامۆستای بەڕێزم مامۆستا عوسمانەکەم چونکە بەڕاستی ئەو کەسێک بوو کە توانی من لە ماڵەوە دەرکە من وا لێ بکە لە ناو کۆمەلگایە دەرکەوم وا لێ بکە ئەلێ ئێستا لێرەیە دانیشم کە قسە بۆ بەڕێستان بکەم یعنی من کەسێک بووم وەکو گەنجێک ڕاستە الحەمدولیلا خۆی پەروەردگار فەزڵێکی پێدا بووم کە ئەهلی قورئان بووم بەڵام بەڕاستی هەر لە ماڵەوە بووم کەسێک بووم یعنی سوودێکم نەبوو بۆ کۆمەلگایە دەستپاس دەکەین دۆڕێز مامۆستا بەرهەم سەربەر ڕۆحان لەبەر یەخوا بەخێر بێ سەر دوو چاوان سپاس بۆ ئەم دەرفەتە بێمەد بەخشی خۆی گەورە لێتان ڕازی بێ خۆی گەورە سەلامەت و سەربەرتان کا و دەستخۆشی ئەم بەرنامەتان یەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە خۆی گەورە مۆفەقتان کرد مامۆستا بەرهەم جگە لەوەی قورئانی پیرۆزی هەموو لەبەرە بازم 250 لەگەڵ فەرمودەش نەرم کردو و بە تەمای لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەنتەوە ئینشاءالله